هەڵەبجە سمبول و ڕەمزی قوربانیدانی گەلی کوردە. ئەما بەرپرسانی باڵا و نزمی یاریمی کوردستان هەمیشە لەسەر زاریانە و دێڵێنەوە، بەڵام لەسەر ئەرزی واقع پێچەوانە دەبێتەوە. نزیکەی 7 ساڵا سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم سەردانی هەڵەبجەیان نەکردووە و لە نزیکەوە و شارەیان نەبینیوە. بەڵام سەرۆک وەزیرانی عێراق کە نزیکەی 8 مانگە وەک سەرۆک وەزیران دەست بەکار بووە، پارێزگاکەی بەسەر کردەوە. ئەم سەردانە تەشریفاتیش بێت و هیچ وعد و بەڵێنێکیشی تیانە درابێت بە خەڵک، بەڵام ئەتوانین بڵێن معنەویاتی خەڵکی ئەم شارەی بەرز کردوەوە کە توانیوانە لە نزیکۆ سەرۆکی ئەو وڵاتە ببینن کە تیاژین. ئەمەش ڕەنگە بۆ خۆناغەکانی داهاتوو ببێتە مۆدێلێک لەسەر ئاستی عێراق، بەڵام پێم وان نییە لە سەر ئاستی هەرێمی کوردستان و لە لای حکومڕانی کورد ببێتە مۆدێل، چونکە ئەمانە ساڵانی زۆر لە ڕابردوو پێشتریشە هەر ئەسکەریانە سەردانی ئەم شاریان کردووە و کۆمەڵک شوێنی دیاریکرا و لە ماوەیەکی کاتی زۆر کەما سەردانیان کردووە و نە هاوڵاتی مەدەنی نەیتوانیوە بیان بینێ و مۆدێلێکی زۆر ناشرین بووە. بەڵام هاتنی سەرۆک وەزیرانی عێراق ئەتوانین بڵێن ئەو ڕێچکەیشکان و بۆ هۆی نزیک بوونەوەی بەرپرسی باڵا لەسەر ئاستی باڵای عێراق لە خەڵکی سڤیلی ئەم شار. ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم وڵاتەیە دەسەڵاتی خۆشیان و ئەم وڵاتەشیان بەرەو لاوازی بردووە تا گەشتەوە ئاستەی کەوا ئێستا کەسێکی وەکو کاظمی تازە بۆ سەرۆک وەزیرانی عێراق شار بە شاری هەرێمە گەڕێت بە جلوبەرێکی سادەوە دەیان پەیام ئەگەیەنێت بۆ ئەم هەرێمە کاتە دەسەڵاتدارانی هەرێم بەم هەڵوێستانیان و بەم هەڵسو کەوتەیان ڕۆژ بە ڕۆژ هەرێمیان بەرەو لاوازی بردووە، میلەتەکەیان هەژار و داماو کردووە و ئەمە واکە کەسێکی وەکو کاظمی زۆر بە ئاسایی بێت وەکو دەسەڵاتێک مامەڵە نەکات لەگەڵ هەرێمان، بەڵکو وەکو هەموو ناوچەکانی تری عێراق پارێزگەکانی بگەڕێت و بچێتە ناو خەڵکەوە و دیسانە و نیشانەوەی کاظمی سەرکردەیەکی بەهێزە، کەسایەتێکی لێ هاتووە، لە خەڵک ناترسێت، لە داواکاری خەڵک ناترسێت، لە کاردانەوەی خەڵک ناترسێت. ئەمە نیشانەی ئەو پەیامانە ئەگەیەنێت. جێگری پارێزگاری هەڵەبجەش ئەوە دەخاتە ڕوو سەردانی کاظمی بۆ هەڵەبجە گرنگ بوو، ئاماژەش بۆ دەکات بەرپرسانی هەرێم خەمی سەرەکیان بۆ شارەکە نییە. دەژڵێت سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم نەک سەردانی هەڵەبجە ناکەن، بەڵکو بە بیانووی نەبوونی مەجال تا ئێستا ناتوان بۆ کێشە و گرفتەکانی هەڵەبجە لەگەڵیان کۆ ببنەوە. لە ڕاستیە هاتنەکەی گرنگ بوو بۆ هەڵەبجە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق، وە گرنگیش ئەوە بوو کە ئێمە کێشەکانمان خستە بەردەستی، داوای کرد کە لیژنەیەک سەردانی بکەن و کۆبوونەوەی لەگەڵ وەزیرەکانە لەگەڵ بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەگەر بێت و هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوازە تەعامل بکە کە خۆی سەردام کا لێرە زۆر کێشە و گیرە گرفتی بۆ دەرەکەوێت کە چارەسەرکردنی زۆر ئاسانە بە سەردانەکانیان بەڕای من چارەسەری ئەمانە بێت. بەڵام لەبەرەوەی سەردان ناکرێ شتەکان لە ڕێگەی کتاب و ناکتاب و کوم ئەگاتە ئەوێ کتابی زۆر ئەگاتە بەردەستیان، ئەو حەماسەتە نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی پارێزگای هەڵەبجە. هەمیشە سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم و بەرپرسانی باڵای کوردستان نەیان توانیوە بە جۆرێک مامەڵە بکەن کە وەک سەرۆک و بەرپرسی هەموو کوردستان دەربکەون، بەڵکو وەریەکەیان لە ناوچە و زۆنێکدا خۆی قەتیس کردووە و تەنها خزم و چەند کیلۆمەترێکی دەوروبەری خۆیان دەبینن، کەچی لە کاتی قسەکردن خۆیان بە سەرۆکی هەڵەبجە و هەڵەبجەیانش دەزانن کە سەرڕایەوەی خاوەنی 5,000 شەهیدی کیمیابارانن، بەڵام ماوەی 7 ساڵە ناتوانی سەردانێک یەک کاتژمێری شارەکە بکەن. ئەگەر لە ماوەی ڕابردوشدا سەردانی هەڵەبجەیان کردبێت ئەوە تەنها کاتی بانگەشەی هەڵبژاردن بووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.